امروز 24 آبان 1403 دقیقاً 2 سال از روزی که با چشمای سالم برای اعتراض به خیابون رفتم و دیگه هیچ وقت اون چشما رو ندیدم میگذره. 2 سال پیش همچین روزی خیلی همون رفتیم توی خیابون برای اعتراض، ولی خیلی همون اون شب برنگشتیم خونه. خیلی همون با چشمای خونین رفتیم بیمارستان. شبای بعدش هم برنگشتیم خونه. همچنان توی بیمارستان بود. خیلی ها بازداشت شدن، خیلی ها کشته شدن. هیچ وقت یادمون نمیره 2 سال پیشو. منم یادم نمیره هیچ وقت چه اتفاقایی افتاد. امروز بعد از 2 سال این ویدیو رو گرفتم که بگم لحظه ای، حتی ثانیه ای از کاری که کردم پشیمون نیستم و اگه 1000 بارم برگردم به عقب بازم این مسیر رو پیش میرم. بازم برای زن زندگی آزادی، برای ایران میرم توی خیابون و اعتراض میکنم و میخوام بگم ما همچنان ادامه داریم. یه آدمی هیچ مرحله‌ای رو طی نکرده میاد یه دو مدیر کل سازمانی میشه، میگیم چون فلانی اینجوریه. حالا مثلا حزب اللهیه، حزب اللهی بدون امتحان باید بیاد بالا، بدون تجربه باید بیاد بالا. میشه یه مسئولیتی رو به کسی سپرد که تجربه به علمشو نداره؟ خیانتی بالاتر از این وجود داره؟ بعضی توقعی بیشانه داشته باشن، هی هر روز عاشق بزنن، حقوق میخوان، چی میخوان؟ اینا اجازه امکانات کشور رو در نظر بگیرید. تو این شرایط هر گونه ایجاد اختلال، خیانت به کشور، خیانت به نظام، خیانت به همه، به شهداست. بودجه کشور محدود، امکانات کشور محدود. هر کس بر خدا توکل کنه انشالله خدا هم کفایت میکنه. Bien, c'est avec beaucoup d'émotion que je me trouve aujourd'hui sur le site de l'ambassade de France à Damas, au pied du drapeau qui a été hissé il y a quelques semaines. 13 کانون سالوگرا کشتن قاسم سلیمانی. مروف دکاره بیجه و قاسم سلیمانی پشتی ریبری خواه. کسی هری خاین و سجداره. گودوان چند ست سالن گرویده لإیران جیایه. اف کس برپرسی اسراف کرنا به هزاران میلیارد سرمایه ایرانیو قرد کرنا به رحمه گلن حریمی بود. لگوری نوچگهانیا جوانان لگلک جهان ده سالوگرا کوچا داوی یا قاسم سلیمانی ده به بومبین دستان آنگو شوتاندنه ایرشی وینو پلاکاتین وی یا لکولانی کرنه.
قاسم سليماني وەک فەرماندەی سوپای قودسێ بەرپرسێ بەرفرەکردنا هەژمۆنیە شیعە یا ئیرانê li herêma Rojhilatê Navîn bû. قاسم سليماني di heyama jiyana xwe de gelek caran roleke sereke ji bo rejîmê di destpêkirina xwepîşandanên navxweyî de lîstiye û destên wî bi xwîna bi hezaran xelkê bêguneh li Îranê de maye. قاسم سليماني di 3 Çileya 2020 de li Iraqê di êrişeke esmaniya Amerîkayê de hat kuştin. لێرەدا ئەوەی کە بەنێوبەرەی مەقاومە بوو بە فەتحی شام یا بە ئازادکردنی سووریە لە چنگ دەسەڵاتی بەعسی بەشار ئەسەد بەرەی مەقاومە عەمەڵەن لە باری عەمەلی و مەیدانیوە تووشی شکستێک بوو کە خۆگرتنەوەی زۆر مەحاڵە. ئەحمەد ئەلشەرع سەرۆکی دەسەڵاتی ئینتقالی سووریا ڕۆژی هەینی 5 ژانوار لە دیمەشق لەگەڵ ژان نوێل باڕۆت وەزیری دەرەوەی فەڕەنسا و ئەنالینا بایرۆبۆک وەزیری دەرەوەی ئەڵمانیا دیداری کرد. لەم دیدارەدا ئەحمەد ئەلشەرع بەهۆی بیر و باوەڕی ئاینیەوە تەوقە لەگەڵ ژنان ناکات بەڵکو سڵاو لە خات و ئەنالینا بایرۆبۆک دەکات. دەبێت چاوەڕێ بکەین و بزانین چ گۆڕانکاریەک لە سووریا ڕوودەدات. پێدەچێت ئەڵمانیا بە پلەی یەکەم حەزی لە یارمەتیدانی 1 ملیۆن سووری بێت کە خۆبەخشانە لە ئەڵمانیا بگەڕێنەوە بۆ سووریا لە زووترین کاتدا. گۆری میدیایە کۆلبەر نیوز di sala 2024 de pastarên rejîma Îranê zêdetir ji 345 Kurd, 22 ji wan zarok, binê 18 salî, bi tometa kolberî kuştin û birîndar ev rêje ji sala 2023yan 15 li sed zêdetir e. Sînorvanên rejîma Îranê bi tometa kolberî herîkîn 59 Kurd qetil kirin û zêdetirî 276 Kurd jî birîndar kirin. Ev jî tevî vê yekê ye ku kolber ne çekdarin û tenê ji bo jiyana xwe di nava şert û mercên aboriyên wiha de neçarin ku karekî wiha bikin. Heger rewşa Kurdan a aborî guncaw bûye û mafên wan ên civakî siyasî bihatana naskirin قەت نەدەچوون کۆلبەریە. نەحبەندان راپۆرتێک سەبارەت بە گرتن و وندبوونی زانیاری لەسەر چارەنووسی بێهزاد سانچۆلی مقەدەم. سەرەرایەوەی 15 ڕۆژ بەسەر دەست بەسەرکردنی بێهزاد سانچۆلی مقەدەم هاوڵاتی بەلوچی خەڵکی زابۆڵ و دانیشتووی زاهیدان تێدەپەڕێت بەڵام هیچ زانیاریەک لەسەر چارەنووسی ناوبرا و لە بەردەستدانیە. جەوان ڕوت دەستگیرکردنی توندوتێژی 7 هاوڵاتی کە منداڵەکیان هەیە لەلایەن هێزە ئەمنیەکانەوە. 7 هاوڵاتی کوردی خەڵکی شاری جەوان ڕوت کە لە نێوانیاندا هەرزەکارێکی تەمەن 17 ساڵ لەلایەن هێزە ئەمنیەکانی کۆماری ئیسلامی ئێرانەوە بە کەڵک وەرگرتن لە توندوتیژی تون دەست بەسەر کران. ناسنامەی دەست بەسەرکراوان بە ناوەکانی ئومید خاکی، سلێمان نەقدی، یاسین محەممودی، موختار بابەجانی و یاسین ڕەمەزانی، کەیحەنوڵڵا مرادی و منداڵێک بە ناوی محەممەد محمودی پشتڕاستکراوەتەوە. چی لە جانتای ئەو دیپلۆماتکارە ئێرانیەکان لە بەیروت بوون؟ لە کاتێکدا خەڵکی ئێران خەبات دەکەن بۆ کڕینی خۆراکیان کارەبای جێگیر ئایەتوڵا گەندەڵەکان کیسە میلیۆنان دۆلار کاش بۆ حیزبوڵای لوبنان دەنێرن. وەزارەتی دەرەوەی لوبنان یادداشتێکی ڕوونکردنەوەی نووسراو لە بەڵێوسخانەی ئێرانەوە سەبارەت بە ناوەڕۆکی ئەو دوو جانتایە دیپلۆماسیە پێگەیشت. ڕوونی کردەوە کە جانتاکان پارەیان تێدایە کە تەنیا مەبەستیان لەی دابینکردنی تێچووی ئۆپراسیۆنە و بەکارهێنانی بەڵێوسخانەکە بووە. ئایا گویان لە حواڵێکی بانکی کارتێکی بانکی یان چەک بووە؟ پێیان وایە کێ گێل دەکەن؟ Öncelikle hepinizi selamlıyoruz. Ahmet abimizle beraber, Pervin Hanım ve ben Sayın
Meclis Başkanımız Numan Kurtuluş Bey yaptığımız görüşme hakkında bilgilendirdik. Önerilerini dinledik. Genel değerlendirme yaptık. Fakat şimdi Sayın Bahçeli ile devam edecek bu. Sanırım pazartesi Cumhuriyet Halk Partisi, AK Parti ve mecliste temsil edilen bütün partileri ziyaret edeceğiz. Bunun zamanlaması bu randevularla şekillenir. Bütün bu ziyaretleri yaptıktan sonra heyet olarak yine kapsamlı bir açıklama yapacağız. Onun için şimdi herhangi bir soru cevap şeyine giremiyoruz. Bizi anlayacağınızı ümit ediyoruz. Hepinize teşekkür ederiz.